دیارە دوای ماندووبوونێکی زۆر و داواکاریەکی زۆر و لە دوای مەعاناتێکی زۆر لە ئەو بەشە فریاکەوتنی کە لە خەستەخانەی گشتی خوورماتوو بوو بەڕاستی بیچوک بوو لە داخوازی خەڵکانە بوو بۆیە توانرا بە هەوڵ و ماندووبوونێکی زۆر و لە ڕێگای زۆر بەڕێز وەزیری سەحی عێراقەوە و لە ڕێگای بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەری گشتی نەخۆشخانەی پارێزگای سەلاحەدینەوە دکتۆر عومەرەوە و لە ڕێگای بەڕێزان کاک مەلا حەسەنیش دەوێت ڕۆڵی هەبووە توانرا لەگەڵ برادرانی ئستافی ئێرە بەڕێوەبەری خەستەخانەیە لە دکتۆر ئەحمەد و لەگەڵ کەوادرە طبیەکانی ئێرە بەڕێزکا کامل هەوڵێکی زۆرماندا کە بتوانین ئەم بەشە فریاکەوتنە گەورە بکرێتەوە و جوانکاریتیا بکرێ و پاک بکرێتەوە ئێستا توانرا خۆشبەختانە لەسەر بودجەی بەڕێوەبەرایەتی تەندروستی پارێزگای سەلاحەدین بڕی 95 ملیۆن دینار ئەم بەشە فریاکەوتنە جوان کراوەتەوە جاران ئەتوانم بڵێم دەوردا نەخۆشێکێک لە ئیستادا توانێت سی نەخۆش بەسەرەوە وەربگرێت. ئەمڕۆ لەکردنەوەی ئەم شوعبەی تەواریە بەشدارین سوپاسی هەموو کارمەند و ئستافی بەڕێوەبەری خەستەخانەکە ئەکەین سەرەتا دوایش سوپاسی کە دکتۆر عومەرەکەین بەڕاستی یەکێکە لەو پۆستانەی کە مڕکی خۆمانە و شەڕی زۆرمان لەسەری کردووە و دەستکەوتی لیستەکەی ئێمە بۆ ئەم شاری خورماتووی یەکێک لەو دەستکەوتانە کە بەڕاستی بەڕێوەبەرایەتی تەندروستی سەلاحەدینە بەناوی ئیدارە و کارمەند و دکتۆر و ستافی نەخۆشخانەی دووس خوورماتووەوە لێرەدا بە پێویستی ئەزانم زۆر سپاسی بەڕێز وەزیری سەحەی حکوومەتی عێراقی بکەم دکتۆرە عەدیلە حەموود و بەڕێز بەڕێوەبەری گشتی پارێزگاری تەندروستی بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی پارێزگاری سەلاحەدین دکتۆر عومەر و بەڕێزان لێپرسراوانی ئیداری و حکومی شاری دووس خوورماتوو کە توانیان پێکەوە هەمومان یەکێک لە کارە هەرە خزمەت گوزاریەکان بۆ شاری دووس خوورماتوو کە ئەمڕۆ کردنەوەی ئەم بەشەیە بەشی تەوارێ بۆ دانیشتوانی شاری ئەم شارە بەڕاستی ئەمە کارێکی باشە و جێی دەستخۆشیە ئەتوانین بڵێن ئەم کارە کارێکە بۆ خزمەتی هاوڵاتیان و خۆشبەختانە ئێمە لە هەموو دام و دەستگا تەندروستیەکان هەر هەمومان بە کورد و بە عەرەب و بە تورکمانەوە وەکو فەریقێک وەکو تیمێ کارەکەین بۆ ئەوەی بتوانین چی لە تواناماناوێ بگێنە خزمەتی هاوڵاتیانی شاری دووس خوورماتوو